چەند پێشنیارێکی نوێ هەیە بۆ موچەی هێزە ئەمنیەکانی هەرێم. دابینکردن و خەرجکردنی بەشێکی موچەی هێزە ئەمنیەکانی هەرێم دەکەوێتە ئەستۆی حکوومەتی هەرێم. هەرێم دەبێت گفتوگۆی دوایین بژاردەکانی بەردەستی بکات و کات نەماوە. ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کە نەیویست ناوی ئاشکرا بێت بە تیواری ڕاگەیان ڕێکەوتنی سەرەتایی هەیە لە نێوان هەرێم و بەغدا بۆ موچەی هێزە ئەمنیەکان. ئەو ئەندامەی لیژنەی دارایی وتیشی بە دڵنیاییەوە بەغدا موچەی هێزە ئەمنیەکانی هەرێم دەنێرێت، بەڵام ئەگەر هەمووشی بنێرێت بۆ مانگەکانی داهاتوو بەو جۆران نابێت. دەشڵێت وەزارەتی دارایی عێراق ئامادە نیە سەرجەم موچەی ئەو هێزانە بنێرێت. بە دڵنیاییەوە خودی تەیب سامی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران وتوێتی کە هەمووی خەرج ناکرێت. هاوکات سەرچاوێکی سیاسی ئاگادار بە تیواری ڕاگەیان وەزارەتی دارایی عێراق بەشە موچەی نزیکەی 50,000 موچەخۆری هێزە ئەمنیەکان خەرج ناکات. وتیشی وەزیری دارایی ئامادە نیە بچێتە ژێرباری خەرجکردنی ئەو بەشەی موچەی هێزە ئەمنیەکان کە بڕەکەی لە نێوان 42 بۆ 45 میلیارد دیناردایە. ئەو بەشەی هێزە ئەمنیەکان کە بە کۆد ناوەکانیان چۆتە لیستی موچەوە 42,000 کەس لە دەستگا هەواڵگریەکان و بەغدا ئەگەر ئەم دوو مانگەش بینێرێت ئەوە مانگەکانی داهاتوو بۆیان خەرج ناکات. وتیشی هەوڵەکەیە بۆ ئەوەی موچەکانیان بخرێتە سەر دەستگا ئەمنی و هەواڵگریەکانی عێراق یان لە چوارچێوەی بەرگری عێراقدا بن، بەڵام ئەوەش کاتی زۆری دەوێت. بەپێی زانیاریەکان هەرێم لە مانگەکانی داهاتووەوە وەک دوایین بژاردە بەنیازە بچێتە ژێرباری خەرجکردنی موچەی بەشێکیانەوە کە ڕەنگە 20 بۆ 30 میلیارد دینار پێویستی موچەی ئەو بەشەی هێزە ئەمنیەکان بێت کە هەرێم خۆی دەبێت بیگرێتە ئەستۆ و خەرجی دەکات.